بله لسروی مجاری زیادت را دواستین جه دکتر ایرک ماندل دامزرینرو سروکی تورا زانیاری و سیاسی روشالات ناوراز جه نیویورک دگلمیا دکتر ایرک گلک بخیرات یا کردستان 24 کوش کاسپید بجیتن همو هولکی دین هولت من بردوام من برازی کرنا اسرائیل لسر راگهاندنا اگربستا دمکی لاسرائیل دبیجیتن راگهاندنا اگربستا دمکی درفت ده حماس بو بهس کرنه و هرشین زدتر لسر اسرائیل هر وها آرمان جن مجی تک دچن جناف دچن برایاتا اولاتین روجاوا دسریوان دا امریکا پشتوان اسرائیل دکارن اسرائیل نچار بکن براگهاندنا اگربستا کدمکی. پێش هەموو شتێ ئەمریکا لەژێر ئیدارەی بایدن دژی ئاگربەستە لە ئێستا حکوومەتی ئیسرائیل پشتیوانی تەواوی هەیە لەلایەن ئەمریکاوە هەتا ئەو کاتەی هەتا ئەو 240 بارمتەی کە لای حەماسن ڕزگار دەکرێن کە لە ناویاندا سیان منداڵن و ڕزگاربووی هۆلۆکۆست هەن کە لە ناویاندایە و برینداریان تێدایە بۆیە ئەمریکا و ئەمە سیاسەتێکی دوولایەنەی دیموکرات و کۆماریەکانە پێیان وایە ئاگربەست لەم کاتەدا دەبێتە سەرکەوتن بۆ حەماس و حەماس دەبێ وا لێی بڕواندرێ دەبێ ببێتە هاوشانی داعش و خراپتر لە داعش سەیری بکرێت چونکە خەڵک سەردەبڕێ و ژنی سکپڕی کوشتووە سکی دڕاندووە و تاوانێکی کردووە بەڕاستی زۆر قێزەونە ئەمە ناکرێ ببێتە دراوسەی ئیسرائیل و ئیسرائیل ئەم بڕیارەی داوە و بۆ بەرژەوەندی ئاسایشی ئەمریکاش باشە پشتگیری ئیسرائیل بکە. بەڵێ کەواتە پرسیارەکە ئەوەیە لەم جەنگەدا ئیسرائیل دەتوانێت کۆتایی بە حەماس بێنێت وەک ئەوەی کە ئەمە نیەت و داوای ئەمریکا و بەشتێک لە وڵاتانی ئەوروپاشە. وڵاتانی ئەوروپی و ئەمریکا ئەوەی کە ئێستا قسەی لەسەرەکەن بابەتی مرۆییە ڕاگررتنێکی کاتی شەڕە بۆ گەیاندنی دەرمان و خۆراکە بۆی بگاتە غەزا بۆیە زیاتر بەڕاستی پرۆپاگەندە دەکرێت بە گوێرەی یاسای نێودەوڵەتی ئەوەی کە حەماس ئەیکا و هاوڵاتیەکانی خۆی بەکارەهێنێ وەکو قەڵغانی مرۆیی و سوتەمەنی و نەوتی خەڵکی دەدزێ بۆ خۆی بە گوێرەی یاسای نێودەوڵەتی ئیسرائیل پێویست دەکا بەوەی کە هاوکاریان بکە بۆیە من ئەم شتم نەبینیوە ئەمە بە گوێرەی یاسای نێودەوڵەتی ناچار نابێت ئیسرائیل ئەم سوتەمەنی و دەرمان و خۆراکە بۆ ئەمانە داوا بکە کە حەماس دەیبا بۆیە حەماس ئەم ڕۆکێتانەی کە ئاراستەیان دەکا بۆ سیستەمی هەواگۆڕکەی تونێلەکانی سوتەمەنی پێویستە و وەکەوەی کە ئەمریکا هاتە وڵاتەکەی ئێوە عێراق و بینیمان چی لە ئێزیدیەکان کرد داعش و ئەمریکا چۆن لە ناوی بردن چۆن لێدان بە هەمان شێوە بۆ ئیسرائیلیش ئەمە ڕەوایە بۆی کە بتوانێ بە تونترین شێوە لە حەماس بدا لە دژمنەکانی بدا لە تیرۆریستەکان بدا و دەبێ کۆمەلگای نێودەوڵەتی هەندێک دان بە خۆیدا بگرێ هەندێک پشو درێژ بێ بەرامبەر بە ئیسرائیل بۆی کە ئەو ئەرکەی کە هەیەی بەرامبەر بە خەڵکی خۆی جێبەجێ بگەێنێ و ئیسرائیل گوێ ناداتە ئەم گوشارانە بەڕاستی و ئەگەر تۆ فەلەستینیت بە خەڵکی دنیا ئاڵێم دەبێت تۆ دژی حەماس بی. باشە دکتۆر ئێرک ئەڤروکا وەزیرە دەرڤەیە ئیسرائیلێ بۆ ڕۆژنامەیە وۆڵ ستریت جۆرناڵە ئەمریکی گوتیان منەوێتن حکمی غەزایە بکەین و منەوێتن ئیدارەیەکە مەدەنی یا سڤیل لەسەرکەرتە غەزایە بسەپینین لێامەدوێتن ئەوەیە کو حکمی غەزایە ڕادەستی هەفپەیمانێت خوب بکەین دناوەوەندا ئەمریکا وڵاتین ئەوروپی و بەشێک ژە وڵاتین ئیسلامی حتى حکمی وی کەرتێ هەبکەن ئەڤە تێتە چواتەیە گەلو؟ يعني هەماهەنگیەک هەیە دنابەرە ئەمریکا و حتا وڵاتین
عربيجيك وبراستي غزايج دستي تفجر حماس درب خنو را دستي هف بيمان بكن أمريكا ولاتين أوروبي وبشكل ولاتين عربي. إسرائيل پیش شرش قسەی لەگەڵ وڵاتانی مسلمانی عربی کردووە و سەرکەوتوش بووە و ئێران ئەم دەست پێش خەریەی خستە بەردەم وڵاتانی دیکە بۆی کە ئیسرائیل لەناو بن بۆی کە ئەو ئاساییکردنەوەی پەیوەندیانە لەگەڵ ئیسرائیل و سعودیا لەناو ببە و بینیت کە چی ڕوویدا و ئێستا ئیسرائیل دەیەوێت ئەمریکا ئەوروپا وڵاتانی عەرەبی بێنە ناو بابەتەکەەوە کێشەکە ئەوەیە کە میسر نایەوێ بەشدار بێ بۆ چونکە حەماس بەشێکە لە با بڵێن ئیخوان المسلمین کە هەڕەشەیە بۆ سەر میسر و میسر دەتوانێت ڕۆڵێکی زۆر باش بگەڕێ هەم لە ڕووی جوگرافیەوە هەم لە ڕووی ئەوەی کەوتم حەماس درێژکراوەی یاخود بەشێکە لە ئیخوان المسلمین بۆیە من پێم وایە کە زۆر ئەوروپیەکانیش بە هەمان شێوە کە زیاتر چاویان لەسەر ئۆکرانیایە نایانەوێت زیاتر چاویان بخەنە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و فەلەستین و ئەتوانم بڵێم یاریەکی باش ناکەن بەڵام بەداخەوە هەندێکیشیان بەرژەوەندی و یاخود پشتیوانی لە فەلەستین و ئەگەر نەڵێم حەماس بەرژەوەندی بڵێن پشتیوانی لە ئیسرائیل ناکەن کە ئەمە نایانەوێت کە ئەو زیاتر لە 2 ملیۆن کەس لە غەزەن کەسێک حکمم کە نەزانین کێیە. باش دەمانەیە بپرسین بزانین ئەم جەنگە چ کاریگەریەک یاخود گۆڕانکاریەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست دەکات و بە تایبەتی ئەمریکا لەکوێی ئەو گۆڕانکاریەدا دەبێت بۆ داهاتوو. هەڵوێستی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چەند ساڵی ڕابردوو باش نەبووە چونکە کاتێک ئەمریکا عێراقی بەجێهێشت لە 2011 و ئەفغانستانی بەجێهێشت و سەرۆکە ئۆباما هێڵی سووری بەزێنرا و قسەی نەکرد لە سووریا و چەکی کیمیایی بەکار هات هیچ وەڵامی نەدایەوە هەموو ئەمانە پێمان ئەڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمریکا دەستی سووک کردووە لەوانەیە بەجێی بێڵێ بۆیە ئەم میلیشیانی سەر بەیران هاتن ئەم کلێنە و ئەم لاوازی ئەمریکایان پڕ کردەوە لەگەڵ ئەوەشدا ئێمە نازانین کە چۆن ئەمریکا تا کۆتاییم شەڕەت دەڕوە ئەگەر ئەمریکا یا پرسیار ئەڤەیە گەلک دەهێتە مەراقکردن هەتا ئەم لە کوردستانی بگشتی لە عێراقێژی دوی شەڕێ دناوبەرە ئەسرائیل و تەفگەرە حەماس ئەمن و ئەولەهیەدان نینین هەر کەس دەترسید جێ سبە ڕۆژاوی شەڕی ئەف شەڕە ممکنە بەرفرە ببیتن و بۆ ئەوایەکی ڕاستەوخۆ ناف گرۆپێن هەنێن لە عێراق و لە سووریە و لە یەمەنێ و لە لوبنانێ بەلکو ببیتە شەڕێکی ڕاستەوخۆ میناکە ئەس بژم دناوبەرە ئەمریکا و ئیران و ئوسترائیلێ ئیمکان تێدا هەیە گەلو؟ هیوادارم نەخێر بەڵام ئەگەرێکیشە ئەکرێ بەڵام کێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێرانە ئێران و ئێران ئەو هەڕەشەیە بۆ سەر عێراق بۆ سەر کوردستان بۆ سەر ئیسرائیل بۆ ئەوروپا بەڵام خەڵکی ئێران دەیانەوێت ئازاد بن ڕزگاریان بێ لە دەستی ئەوە ڕژێمە کە ئەمریکا پێڵێ سپۆنسەری تیرۆری جیهان ئەوەی کە دەبێ ڕووبدا ئەوەیە هەموو کەس دەبێ بزانێت کە ئەم شەڕا و مەترسیەکانی ناوچەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێ تێبگەین ئێرانە ئێران مەترسیە بۆیە ئێران کێشە و بربەستی سەرەکیە و سزاشی لەسرە و ڕێگە نەدرێ بۆی کە ئێران زیاتر دەست و پێی بکاتەوە ئەگەر پێی وابێ کە میلیشیەکان و خۆی بەهێزە هەڕەشە دەکاتە سەر هەرێمی کوردستان عێراق سعودیا ئیسرائیل و ئەمە گەورەترین هەڕەشەیە بۆیە دەبێت چاومان لەم شەڕا لەسەر ئەوە بێ کە
فراوان نەبێ و ئێرانیش ڕابگیرێ. بەڕێز دکتۆر ئێرک ماندڵ دامەزرێنەر و سەرۆکی تۆڕی زانیاری و سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نیویۆرکەوە گەلێک سوپاس.